ئەو میدیانەی کە لە بەرەی خەڵکدا بوون و سیاسەتیان بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بووە هەمیشە لەژێر فشاردا بوون و جیاواز لە میدیاکانی حیزبە دەسەڵاتدارەکان مامەڵەیان لەگەڵدا کراوە بۆی ئەوان سامان و دارایی زۆریان لەبەردەستدایە و بە ئارەزووی خۆیان بەکاری دەهێنن لە بەرامبەریشدا ئەو ڕاگەیاندانەی لە بەرەی شەخەمدا بوون و سەریان بۆ سیاسەتەکانی ئەوان نەلەقاندووە بەردەوام سزای دارایی دراون و بودجەی حیزبەکانیان بڕیوە لە نمونەی ئەوانەش کەناڵی ئاسمانی پەیاما کە لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەوەی لە بەرەی شەخەمدا بووە و سیاسەتێکی نەگۆڕی بۆ پشتگیری خەڵکە بووە بەردەوام لە بەردەم فشاری دارایی و ڕۆژنامەنووسەکانیشی لە کاتی کارکردندا لە بەردەم مەترسیدا بوون. ئەگەر تو باز لە هەنێک کەناڵ بکەی ئەوانەی کە حیزب داعمی ئەکا بەڵام لە ژێرەوە کنەی ئەکات و خنەی ئەکا و دروستی ئەکا و ئەوار لێشاوە بڵێ کارمەند هەیە لای من بە 2 مانگجارە 600,000 وەرگرت و ئێستا ڕۆژوتە ئەوێ ماین 40 وەرەقە وەرەگرێ ئەمە بڵێ لێشاوە منش لەگەڵ ئەوەیان بڵێ ئەمە زۆر ناعەدالەتیی زۆر بە ئاشکرایتیایە. هێندێک لە شارەزانی بواری میدیا و مامۆستانی زانکۆ پێیان وایە فەوزایەکی گەورە لە میدیای کوردیدا هەیە و پێویست دەکات دووبارە ڕێک بخرێنەوە لە ڕووی داراییشەوە نابێت جیاوازی بکرێت و دەستگایەک لەبەر هەڵوێست و سیاسەتەکانی قڕ بکرێت دەستگایەکیش بەهۆی پشتگیری حیزبیەوە پڕ بکرێت. ئەو دەسەڵاتی حیزبێش کە لە هەرێمی کوردستانە ئێمە سیستمان سیستمی حیزبیە و ئەو حیزبانش کە خاوەنی پارە و سەرچاوەیەکی زۆر و ئەوانە حتمما فەندێکی زۆریان لە بەردەستایە بۆ میدیا ئەو پارتانیان ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتانین بەو شێوازیان خاوەنی ئەو پێگە دەسەڵاتی و ئابوووریانی لە هەرێمی کوردستانە دەبینین بەردەوام میدیاکانن قەیرانی داراییانەیە کە ئەمە شێوازێکی ناتەندروستە بەڕاستی میدیای کوردی ئەبێ ڕێک بخرێ میدیای کوردی ئەبێ ئەگەردا فەند ئەکرێ بێ فەندەکە یەکسان بێ ئەگەر پشتگیری مادیەکرێ ئەبێ بزانرێ بە چ کەناڵێک ئەدرێ و ئەبێ یاسایەکی ڕێک و پێگە بێ بۆ ئەوەی ئەم کەناڵانە بتوانن بە گوێرەی یاسایەک و ڕێنماییەکان کارەکانیان ڕێک بخرێ هەتا دوجار حکوومەتیش بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەناڵانە بکە ئایا داراییانەکە یا داراییان ناکات. بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن بەهۆی پشتگیری حیزبە دەسەڵاتدارەکان و ئەو بەرپرسانەی پۆستی حکومی بۆ بەرژەوەندی کەسی و حیزبی بەکاردەهێنن سەدان ملیۆن دۆلاریان بۆ تەرخان کراوە و بە ناوی میدیای ئەهلیەوە کار دەکەن لە کاتێکدا چەندین دەستگای ڕاگەاندنی نمونەی کەناڵی ئاسمانی پەیام تەنها لەبەر نەگونجانی سیاسەتی ئەو حیزبانە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و کارنەکردن بە دڵی ئەوان بەردەوام سزای دارایی دراوە بەڵام لە پاڵەوەدا پەیام متمانەی بینەرانی نەدۆڕاندووە و بە نەگۆڕی سیاسەتەکانی و لەبەرەی خەڵکدا بوون لەسەر پێماوەتەوە. ڕامیا عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.